Merdin'e zanengeh Merdin'e من خوند beşa hemşiretiye خوند آنها لآمده özel sektörü az şoğlum. لآمده az dijim لمالبات آخره شش خشک و برای من هیه. بیسترانه از کمامت گلک هزدکیم بیسترانه جبر ویکو از yani من هل بجرد ستران گلریه yani چیروکاوی از نزانم سترانه که گلریه از دخوازم بیسترانه وقتا که از بسترم برنامه کردای دل تماشا دکن همویا انشالله و گهدار بکن. خیر هاتی؟ سپاس نخیر خیر داری. خیر بید؟ سپاس. چیت ئامادە کردو ئەمڕۆ ئێوارە ڕۆژ درەنگە یان سترانێکی بله آنها از لیله رحی سترانه. لیله رحی. راویه ده سپریزه که یا. اوه باش. فەرموو. سپاس. برافو دەمە خۆش هەر بژیت سپاس. بژیت ڕۆژدا ئەوەنەی من هەستم کرد بێت تۆ دینامیک زۆر حەزەکەی بەکار بهێنیت ئەوە شتێکی زۆر باشە زۆر پۆزیتیڤە سەکناندن و جوڵەی سەر شانە و هەمیشە دەم بە خەندە لەسەر شانە دەرەکەویت بۆش بە هەمان شێوە شتێکی باشە تەنیا ئەوەی کە بۆ من زۆرە تۆ نەبەرزەکان ڕاستە دەنگی تۆ تیژێکی تێدایە بەڵام هەوڵ بە کاتێگۆرانیەک ئەڵێیت تۆنێکی نزمتر بستریت ڕەنگە باشتر بێ بەرحاڵ زۆر خۆش بوو زۆر باش بوو ئافرین سپاس. هەر بژی ڕۆژدای ئەمە خۆشە هەر بژی کێف خۆش بوون سپاس گەلێک سپاس. بله خێر هاتی ئەری خێر هاتی سپاس.
چۆنی؟ باشم سپاس باش چوو؟ ئێرێ باشتر باس بوو ئەیلیژنا پێیان چۆن بوو؟ سترانەمە gelek hezkirin yani peyvan wan gelek baş bû. Tiştekî xweş gotin yani ez ji ber wî ku ez kêfxweşim. هەردەنگ خۆش بیت و دەستە خۆش بێ زۆر سپاس Gelek spas. سەرکەوتوو. ده پرفورمانس عجبان ديالو. گرت تخوازی ببی یکمین گوداش بۆ پرفورمانسێ نو مەبشۆپینە.